بەهاری حمرەکەم ڕابرد ئەی یاران و ئیخوانی من، غەزانەی حمرم نزیک بووە چ تەکبیر و چ دەرمانم، مەگەر خودا و پێغەمبەر ئیمان بێ بکا تەکبیر و دەرمانم، خەبەردار بە دەخیلت بم با نەچێ نووری ئیمانم، بە بێدینی و بە بەدناوی خودایە چم کرد لە دونیادا، نەبوو عەقڵم تەفاوم کە لە عیسابی قەبر و زیندانم، مەگەر شایی مەدینە نشین بێ بکا تەکبیر و دەرمانم، خەبەردار با دەخیلت بم با نەچێ نووری ئیمانم. تەماشا خالەقی مەنان تلوعی داوە بە دوو شەمسان، یەک لە ئەرد و یەک لە ئاسمان، ئەلا ئەی شەمسی ڕازانی، چرای نووری ئیمانی، بەدزی و بە پەنهانی مەدەد یا غەوسی گەیلانی. هەر کەسێ دارم هەر منێم هیچ کەس نەدارم، بە غەیری خودا و پەروەردگارم. أرض زمین و شساوان و سیاوان کێوبوون بەلەنگار یار یار یا رەسوول الله ئەو لە بەرزاتی تۆ وای کرد ذاتی خودا ئەبوو سەرداری حایە لامێ سەلاوادێ قسم بقرآن قسم برتبة وتاج شانية أولياء كام هرچی هەبم ئومەتی تۆم بە قوربانت بم یا فەخری عالەم سەیدی ئایا ئیلامێ سەلەوادێ نەخۆشم چی چاک بۆ دەڵێ